ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ 45مین جارێکە خۆپیشاندانەکەین. ئەم جارش کە خۆپیشاندانمان کردووە ئەچێتە سێم هەفتەوە، ئەمڕۆ چواردەمان تەواو کردووە کە خۆپیشاندانەکەین. هەتاوەکو ئێستا بەلایەنی پەیوەندیدار بەلایەنە بەرپرسەکانی بواری پەروەردە بەوانەی کە وەزیری دارایی ئەوەی پەیوەندی بە بواری پەروەردەوە هەبێ بە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان 550 داشمان داوە کە 111 ئەندام پەرلەمانەکانی پێش و 111 لەم کۆرسەی دواترە. ئەمەش ئەم کۆرسەی ئێستا چەند جارێک لەگەڵ لایەنی پەیوەندیدار کۆبووینەتەوە، بەڵام هیچ سوودێکی نەبووە. لە ساڵی 2020 تا بوو بڕیاریان دا وەزیری دارایی وەزیری پەروەردە کۆ بنەوە، بڕیارێ لەسەر لایەنی مامۆستایانی وانەبێژ بن شتێکیان لێ بکەن بۆ ئەوی بزانن ئایا گرێبەست بێت، ئایا هەمیشەیی بوون بێت، بەڵام تاکو ئێستا هیچ دەرەنجامێکی نەبووە. ئێمە بڕیارمان داوە بەردەوام بین هەتاوەکو ئەو کاتەی کە ئەگەین بە ئەنجامیشمان یان گرێبەستە یا هەمیشەیی بوونە. سەنا عومەرە لە مامۆستای زانستم بۆ ماوەی ساڵێکەوە نەبێژم من خۆم بۆ ماوەی 15 ڕۆژە هاوڕێیان و هاوپیشەمان لێرە دانیشتون و خەریکی بایکۆتکردنن، بەڵام بەداخەوە هیچ کەسێک ئاوڕێیان لێ ناداتەوە، هیچ کەسێک ئەم بەرپرسیارەتی هەڵ ناگرێت. هیوادارم بە زووترین کات وەڵاممان بنەوە و دامان بمەزرێنن. وڵای داواکاریەکانمان ئەوەن هیوادارین هەمومان دامەزرێنین، بەڵام داواکاریم بۆ هەموو مامۆستایانی وانەبێژ ئەوەیە هەمویان بێنە سەر شەقام، هەتا زۆرتر بین باشترە بۆ ئێمە بەیەکەوە دەست لە دەست و ئیتری پشتیوان بەخوا هەمومان دامەزرێنن. تاش بەڵێنتان پێدەین بە پشتیوانی خۆی پەروەردگار لەو کاتەوە لەسەرەوە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان لەسەر خەتین داکۆکێکی تەواو ئەکەین کە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە بەرنامەی کار لەسەر جارەنووسی جەنابتان بێ و هەوڵی جدی ئەدەین پشتیوانێکی تەواوتانین لێرەوە بەڕاستی سەرۆکایەتی حکومەت دەڵێن هیچ ئەستەم نییە 22,000 بۆ 23,000 مامۆستا داوای سەرەتاییترین مافی خۆیان دەکەن، ئەتوانن لە بەدیلی 200,000 بندیوار زۆر بە سانایی و ئاسانی ئەتوانن 23,000 مامۆستای وانەبێژ دابمەزرێنن، ئەتوانن لە بری مردوەکان یەکێک بخەنە جێگەی، لە بری خانە نیشتینەکان یەکێک بخەنە جێگەی و لەگەڵ ئەوە داداهاتی حکومەتی هەرێم زیادی کردووە، جگە لە خاڵە سنووریەکان، جگە لە باج و ڕسومات، جگە لە نرخینەوت، جگە لەو بەشەم بودجەی کە لە بەغدادەوە دێ بۆ هەرێمی کوردستان هیچ مبەڕیر و وەسیلەیەک نییە بۆ دامەزراندنی ئێوەی ئازیز و خۆشەویست.